ئێستا سوشال میدیا بۆتە بەشێکی گرنگ و کاریگەر لە ژیانە. جا کاتێک کاریگەریەکەی باشە بێت کە باش بەکار بهێنرێت، بەڵام باش بەکارەهێنرێت بۆ سوود وەرگرتنە، بۆیە کە لە ڕێگەیەوە بتانی ئەو کارە و پرۆژەی هەتا پەرەی پێبیت یان نە بەکارهێنانی تەنها بۆ پارە پایاکردنە، بۆی کە لە ڕێگەیەوە پارەیەک بەدەست بێنی. جا چۆن نمایشی تیاکرێت چیەکرێ، ئەمە کارە ساتە گەورەکەیە. بۆیە ئێمە هەمیشە بە گرنگی زانین و بە پێویستی زانین کە بەکارهێنانی سوشال میدیا بۆ خۆ پێگەاندن نیشان بدەین، بۆ گەورەکردنی بزنسە بچووکەکان نیشان بدەین. بۆیە تەوەرێکی پرۆگرامەکەمانە ئەمڕۆ تایبەت کردووە بەم بابەتە. جامیوانمان لەسەر ئەم بابەتە هەیە. زیزۆ ئاغا زراری باوای پێ بڵێن ئەدمینی بەشی AR لە سناپچات. کاک زیزۆ زۆر زۆر بەخێر بێ، زۆر زۆر خۆشحاڵین و دەبینین گەنجێکی کورد، گەنجێکی خۆمانە خەریکی کاری تەکنەلۆژیا و بابەتی سکوریتی و دەستی هەیە لە ئەپێکی گەورەی وەکو سناپچات. جێگەی خۆشحاڵیە، هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ تۆ و بۆ هەموو گەنجان دەخوازیین. بەڵام ناونیشانەکەی ئێمە ئاژە ببوورە لەسەرەوێت چۆن سوشال میدیا وەکو بزنس بتوانین بەکاربێنی فەرمو پرسیارەکە ها کارەمانوێ ئەمڕۆ زۆرترین زانیاری لێوەربگرین بۆ خۆپارێزی لەم ئەگەر بڵێنەمە وەکو بۆمبێ کە ئەگەر خراپ بەکاری بێنین. بۆیە تۆ هەوڵ بە زۆرترین زانیاریمان پێ بە بینەرەکانیش بۆی کە ئاگاداری ئەم بۆمبە بن کە بەدەستیانەوەیە بە خراپ نەتەقێتەوە پیانە. زۆر سپاس سەرەتا، زۆر سپاس لە بۆ کورسان بیستار بانتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش لە بۆ هەموو بینەرە بە ڕێزەکان. تەوان لێرەوە پێشەوەی دەست بە بەرنامەکە بکەین، هەزەکەم سوپاسی کەناڵی کورسان بیستار بکەم کە هەموو دەم پێشەنگ بووە لە پشتگیریکردنی ئەو گەنجانەی کە دایانەوێ بەهرەچیان هەیە و سوودەچیان هەیە لە ناو مجتەماع نیشانی بدەن. لێرەوە سوپاسیان دەکەم، هەموو دەم پشتگیری کەسانی بەهرەداریان کردیەوە، لە جیاتی هەموو بەهرەدارەکان بە پێویستم زانی سوپاسەکتان خۆمان ئەرکە. ئینشاءڵڵە ئەوڕۆ باسی سوود و زیانەکانی سوشال میدیا دەکەین لە بۆ لە ناو کۆمەڵگای کوردی سوودەکانی چیا، باسی زیانەکانی دەکەین و ئینشاءڵڵە چۆن خۆمان بپارێزین لە هاکردن. لەوە دەست پێ بکەین ناونیشانەکەمان زیاتر چۆن سوشال میدیا وەکو بزنس بەکاربێنین. ئەم ڕێگایانە چین؟ کەسێک کە سوشال میدیا بەکاردێنێ کاتێکی زۆری لە بەردەستە هاژە کاری دیکەی نیە، دەیەوێت بۆ خۆی بۆ بەرهێنان بکە ئابوووریەکی تایبەت بەخۆی هەبێت لە سوشال میدیا. بەڵێ ئەوە تەوان یەک کە لەو شتە هەرە گرنگانە کە تاک دەتانی لە ڕێگەی سوشال میدیا بزنسێکی بچووک لە بۆ خۆی دابین بکە، ینی دروست بکە. یەکەمیان بەدانانی پیجێک لە هەر پلتفۆرمە کە هەیەی پیجێکی بچووک ناوەک لە بۆ ئەو بزنسەی خۆی ببینتەوە لە ڕێگای ڕکلامکردن و نیشاندانی ئەو بەهرە ئەو بزنسەی کە بەخۆی دەیەوێ بیکە، دەتوانی زۆر بە ئاسانی بزنسەکەی خۆی لە ڕێگەی سوشال میدیا پەرە پێودا و گەورەی بکە. و چەند نمونەی زیندوو لە ناو کۆمەڵگای کوردی هەیە کە لە ڕێگەی سوشال میدیا پەریان بە بزنسەکاندا و زیاتر بەرەو پێشیان بردیان. زۆر بە ئاسانی دەتوانی ئەو بزنسەی کە بە خۆت دەتەوێت بێ ئەوەی ئەتوو هەوڵ و ماندبوون دەی بچیت شوێنێک بەکرێ بگری و زۆر هیلاکبی پێوە بەدانانی پیجێک دەتوانی مایشەتی ژیانی خۆت لە ڕێگەی سوشال میدیا و بزنسێک لە بۆ خۆت دابین بکەیت. زۆر باسانی ئەم سوشال میدیال جا هەر پلتفۆرمێکی و بە تایبەتیش ئینستاگرام و سناپچات و هەموو ئەمانە پێویستی بەوەیە چۆن ینی بزنسەکە و پەرە پێبێ، ئەمەش بە هەمان شێوە. ینی ڕۆژ ڕۆژەوەیە کە تۆ فۆلۆرس زیاتر بێ، بینەرە زیاتر بێ، ئەجا توانی کە ڕێکلامێکی باش و پاڵپشتێکی باش بۆ پرۆژەکە و پیا بکەیت. و ئەمە شەڵبەت پێویستی بەوە بێ کە فۆلۆوەرس پیا بکەیت و بەردەوام بی. ئەمانە بۆ خۆی ئاسان نییە. ئەنی ئەگەر بتوێت پیجەکەت لە ڕێگەیەوە پارە پیا بکەیت ئاسان نییە. ئێستا ینی ڕۆژی ئەوەیە کە هەر شتێک بڵاو بکرێتەوە تەنها لە بەرەوەی کە بینەر زۆر بێ، فۆلۆوەرس زۆر بێ، یان بە چ ڕێگەیەکی دروست کەسێک دەتوانێت ببێ بە خاوەنی پیجێک تا لە ڕێگەی و ڕکلامێکی باش بکات. بەڵێ طبعاً ئەو بزنسێک کە بە خۆت هەڵی دەبژێریە کە لەو خاڵە هەر گرنگانە کە بە خۆت حەز لەو بزنسەی بی، وارووا لە ڕێگای ڕکلامکردن بەو کەسایەتیانەیە کە لە ناو مجتەماع هەنە، طبعاً بالفعل کەسایەتە باشەکان دەتوانی لە ڕێگەی و کەسایەتیانە کارەکەی خۆت نیشانی خەڵکی بدەیت و شەرم نەکردن ئەو بەهرەیە کە هەتا نیشانی بدەیت. نمونە ئەمن باسی یعنی یەک خاڵی بچووکی ژیانی خۆمتا لە بۆ دەکەم. طبعاً ئەمن ماڵم لە دەرێ
لە ڕێگەی کۆمپیوتەرەکەم و بە خەتەکی زۆر خراپ لە ماڵی خۆم بەهرەکەی خۆم نیشانی کۆمپانیایەکی گەورەی ئەمریکیدا هەر شتێک ئەگەر بتەوێ هەوڵی لە بۆ بدەیت دەتوانی ئەنجامی بدەیت هیچ شتێک مەحاڵ نییە و ئێستاش خزمەت دەکەم لە پێدانی زانیاری دەربارەی سوشال میدیا چۆنیەتی بەکارهێنانیان چۆنێتی خۆپاراستن چۆن خۆمان بپارێزین چۆن سوشال میدیا بەرەو پێش بین چۆن بتوانین بزنسێک لە ڕێگەی سوشال میدیا بکەین الحەمدوللا ئێستا لە ڕێگەی سوشال میدیا توانین بەهرەکانی خۆم نیشان بدەم و معیشەتی ژیانی خۆم و بزنسێکی لە بۆ خۆم دابین بکەم زۆر باشە جا ئەمە دیوێکی جوانی سوشیال میدیایە دیوێکی جوانی تەکنەلۆژیایە دیوێکی جوانی ئەم بە دیجیتال بوونەیە بەڵام دیوێکی دیکە هەیە دیوە خراپەکەیە کاکەزی زۆ وەک دەزانین ینی ڕۆژانە بە بەرچاومان دەکەوێت دیوێکی زۆر زۆر خراپ کە لە کەسایەتی مرۆڤ دەدا و کاریگەری زۆر خراپ لەسەر منداڵەکان دروست دەکات چونکە زۆرجار منداڵەکان سەیری ڤیددیۆکان دەکەن ینی کۆمەڵێک شتی دیکە ئێمە دەیبینین هەندێک جار دەبێتە هۆی تێکچوونی شیرازەی خێزان هەندێک جار خێزان هەڵدەوەشێتەوە دایک باو لێکتر عاجز دەبن هەموو ئەمە دیوە خراپەکانە ئێمە بەراوردێک بکەین لە نێوان لایەنە باشەکە و لە نێوان لایەنە خراپەکە ئێستا لە کوردستان یان بەگشتی لە جیهان ئەوانەی بەکاری دێنن زۆرینا بەرەو دیوە باشەکە بەکاری دێن یان بەراو خراپەکە بەکاری دێنن ئامۆژگاری تۆچێ وەکو کەسێکی ئەزموندار لەم بوارە بەڵێ تەمان دەمەوێت ئاماژە بە دوو خاڵی زۆر گرنگ بکەم سوودەکانی سوشال میدیا چین و زیانەکانی چین لەسەر مجتەماعی کوردی ئەم دەمەوێت باسی سوودەکانی بکەم پێشەچی بەرەو پێشبردنی کارەکەت یەکێک لەو خاڵانەیە کە تازە باسم کرد ئەگەرە تو بزنسە کتەبی دەتوانانی لە ڕێگەی سوشال میدیا بزنسەکە زیاتر بەرەو پێش ببین ینی ڕێگەیەکی زۆر ئاسانە لۆی ئەتو بتانی بزنسەکە زیاتر پەرە پێ بدەیت وارووا نیشاندانی بەهرەکانت تازە باسم کرد لە ڕێگەی سوشال میدیا تانین بەهرەکانی خۆم نیشانی ئەپلیکیشنی سناپچات بدەم و لە ئەمریکا بەهرەکانی من ببین وەچی گەنجەکی کورد و هەروە زانینی زانیاری و هەواڵی نوێ یەکەکە لەو سوودانەی سوشال میدیا کە دەتوانی لە ڕێگەی مۆبایلەکەت لە سێرج بنووسی کوردستان بیسار هەموو زانیاری و هەواڵە نوێیەکانی ئەمڕۆ ئابووری و سیاسی و وەرزشی و زۆر بە ئاسانی بەدەست بکەوی کە یەکە لە خاڵارە گرنگەکان وارووا قسەکردن و پەیوەندی ئێستا هەر کەسێک بتەوێت سوشال میدیا ئەو سوودەی پێگەیانی دەتوانی لە ڕێگەی سوشال میدیا هەر کەسێک بتەوێت زۆر بە ئاسانی قسەی لەگەر بکەی و پەیوەندی لەگەڵ بکەی و هەروە بە دەرخستە ناشرینەکانی سوشال میدیا زیانەکانی چین لە ناو مجتەماعی کوردی تەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی گشتی دەرخستەی ناشرین ستێپ بای ستێپ ڕوو لە زیاد بوونە یەکێک لەو خاڵانەی کە زیان دەگەێنی بە مجتەماعە زیانی تەندروستی دەگەێنی بەو کەسێک کە زۆر سوشال میدیا بەکاردێنی تووشی خەمۆشی دەکا کەم خەوی دەکا وەت لێ دەکە یادەوەریەکانت لە دەست بدەیت یەکەکە لەو خاڵە هەرە خراپەکان لێە نسیحەتم وایە بە شێوەیەکی بەردەوام چەند سعات بە بەردەوامی سوشال میدیا بەکارمێنن هەڵ بدەن خەوی خۆتان لەسەر سوشال میدیا تێک نەدەن چونکە بەزدی یەکەکە لەو دەرخستە هەرە خراپانەی کە لەسەر تەندروستی تاکەکانیە وەروە دەرخستەی ناشرین نەبوونی فلتەرێک یەکەکە لەو شتە هەرە خراپانەی کە بە بەردەوام خاڵە ڕەشەکەی نیشانی مجتەماعی دەدەن هەوڵ نادەن لە ڕێگەی سوشال میدیا جوانی کوردستان نیشان بدەن ئەو کەسانە نیشان بدەن کە سوود دەگەێنی ئەوان تازش باسم کرد کوردستان بیستار یەکێکە لەو کەناڵانەی هەموو دەمویستیتی دەرخستەیەکی جوان نیشانی مجتەماع بدەن لێرە و سپاسانەکەم ینی ئەو کەسانی کە بەهرەچیانەیە لە ڕێگەی ئەو کەناڵە بەهرەکەی خۆیان نیشاندایە سوودەکەی خۆیان لە بۆ مجتەماعی هەبووە و هەروە یەکە چکرد لەو خاڵانە چیە کە زۆر زیانی گادێ بە مجتەماعیمە خراپبوونی پەیوەندی کۆمەڵایەتی هەمومان باش ئەوە دەزانین کە یەکێکە لەو خاڵانەی وای کردیە پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان خزم و برادر و دۆستوانە زۆر کەم بیتەوە یەک لەو دەرخستە ناشرینانەی بەجددی سوشال میدیا ئەو زیانەی گەیاندێن بە مجتەماعی کوردیش ئەمەش یەکێکی لە مجتەماعانە باشە نەبوونی سانسۆر نەبوونی سانسۆر یەکێکە لەو شتە هەرە خەتەرانە کە پێویستە الحەمدولله ئێستا لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان سانسۆریان دانا خەریکی ئەوەن کە سانسۆرێک دابدرێ لە بۆ سوشال میدیا و وای لێ بکەن شتە ناشرینەکان نیشانی مجتەماعی نەدرێ فقط ئەو شتە جوانانە هەنا بانیشان بدرێ لۆ بەس خاڵە ناشرینەکە ڕاستە ئەمە کاکسی زۆ هەڵبات پەیوەندی بە خودی تاکێکیشەوە هەیە تاکێک خۆی ئەگەر حکوومەتی خۆی بێ ئەگەر بەرپرسی خۆی بێ ئەگەر
باوکو کەسی خۆی بێت هەڵبەت ڕێگە نادات کە ببێتە فۆلۆرسی کەسێک کە هیچ سوودێکی نییە لە کۆمەڵگا جگە لە خۆنواندنێکی خراپ و خراپ یاخود کۆمەلگا بە ئاقارێکی زۆر خراپە باوکوی بینین ئێستاجا لە مۆدیلی کوڕابێت یاخود لە مۆدیلە کچەکانە بێت کە بوونەتە مۆرانە یاخود بوونەتە میکرۆبێک لە ناو کۆمەلگا واکەن چەندین گەنج بەلاڕێدا بەرن کە ڕاستی ژیانیان ئەوە نییە بە هیچ جۆرێک ئەمە نییە و هەندێکی دیکەش هەیە کە ئەم سوشال میدیایە بەکارێنێ بۆ ئەو کاردانەوە خراپانی ناخی خۆی بۆ نمونە ڕق و کینەی بەرامبەر کەسێک هەیە بەرامبەر کۆمەڵێک هەیە بەم شێوازە بەکارێنێ ناچار خۆ ناکرێ ئێمەش هیچ کەس بەکاری نێنێ پێویستمان بۆ یەکە سوشال میدیامان هەبێ سەردەمێکی پێشکەوتووە چی بکەین بۆی خۆمان لە هاکردن بپارێزین خۆمان لەو کەسانە بپارێزین کە ئەگەر هاکی ژنەکە ینی خۆمان بە ئاسانی شتەکانیان نینە دەست بەداخەوە کە کچی وڵاتی منە بینم ئەوەندە ئاسان هەموو تایبەتمەندیەکانی خۆیان بە ئاسانیە خەنە بەردەست ینی حتا زۆرجار پێویستیان بە هاک نییە ئەوەندە ئاسانەکەوێتە بەردەستیان تۆ چیان پێڵێ ئەمە دنیایەکی ئاسانە خەڵک بتوانێت ئەوە کاری تێدا بکات بەڵێ زۆر سپاس یەک لەو خاڵە هەر گرنگانەی کە ئاماژەت پێ کرد چۆن خۆمان بپارێزین لە هاکردن باسی دوو خاڵی دەکەم هەر کەسێک ئەو دوو خاڵی کە ئەمن باسی لێوەرە دەکەم پەیڕەوی بکە بە هیچ شێوازێک ئەکاونتەکانی هاک ناکرێت پارێزراو دەبی لە بۆ هەمیشەی دەتوانی سود لە ئەکاونتەکانی خۆی بینی یەکەمیان دانانی پاسوۆردێکی بەهێز یەک کە لەو خاڵ هەرە گرنگانەی کە پێویستە هەموو سوشال میدیاکانت یەک لەو خاڵانە هەمان پاسوۆرد دانێنێ و هەروەها دانانی هەر یەکان پاسوۆردی تایبەتی هەر یەکە و پاسوۆردی باشە پاسوۆردەکە چی و چی تیابێ نمونە حرفی کەپیتاڵی تێدابی و سمۆڵی تێدابی لە 8 حرف کەمتر نەبی بەلایانی کەم دانانی نیشانەکانی دۆلار و هاشتاگ و هەروەها دانەنانی موالیدی خۆت بە هیچ شێوازێک ئەو کەسێک کە سوشال میدیا بەکاردێنی نە ناوی خۆی نە موالیدی خۆی بەکارنێنی ناوی خۆی و یەک دووسێ یەک دووسێ پێشتر هەر ئەوە بوو زۆر بە ئاسانی داخلیەکان زۆر بە ئاسانی وە گۆڕینی پاسوۆردەکانی لە ماوەی چەند مانگ جارێک لە ماوەی 3 مانگ جارێک ئەتوو پاسوۆردەکانی خۆت بگۆڕی ئەگەر ئەو خاڵت پەیڕەو کرد پاسوۆردێکی بەهێز دابنی و یەک خاڵیت کە هەموو دەم جەختی لێ دەکەم و لە پلاتفۆرمەکانی خۆم زانیاری و شێوازی ئەکتیڤکردنی تو فاکتەر دادەنێم تو فاکتەر ڕێگەی دوو هەنگاو ئەگەر ئەتوو پاسوۆردی بەرامبەرەکەشت بزانی بەس ئەگەر بەرامبەرەکەت تو فاکتەری چاڵات کردبی بە هیچ شێوازێک ناتانی داخلی ئەکاونتی بەرامبەرەکەت ببیەوە یەکێکە لە خاڵ هەرە گرنگەکان دەتوانی سود لە ئەپەکان ببینی واتە خاڵی دوو هەنگاو تو فاکتەر چییە کاتێک چاڵاکی دەکەی دەتوانی لە دوو ڕێگا چاڵاکی بکەیت یان ئەوە تا کۆد لە بۆ ڕقم مۆبایلەکەت بێتەوە یان ئەوە تا لە بۆ ئەو ئەپەی بێتەوە کە بە خۆت دادنا ئەو هەیە سود لە گوگل کۆد مایکرۆسۆفت دەبینی و هەشە سود لە ڕقم مۆبایلەکەی دەبین ئەم ڕقم مۆبایلەکە یەک کە لەو شتە هەرە باشانەی کە هیچ کات ئەکاونتەکە تووشی هیچ نابتەوە و خاڵەکیش کە ئاماژەم پێنەدا لە بیرم کە حەزم لێ بزانن بە هیچ شێوازێک پاسوۆردی ئەکاونتەکانت نەدێ نزیکترین کەسی خۆشت ئەگەر ئەو خاڵانەی کە باسم کرد تو فاکتەر چالاک بکەیت کۆد لە بۆ مۆبایلەکەت بێتەوە پاسوۆردەکەت شت بدێ بەرامبەرەکەت ناتوانی داخل ببی تو فاکتەر یەکەکە لە خاڵە هەرە گرنگەکان و پاسوۆرد و یەک خاڵی گرنگ هەیە ئەویش بەداخەوە ئێستا کۆمپانیەکانی هێڵی تەلەفۆن ئەم شتیان هەیە ژمارەی تۆ گەرماوەیەک بەکاری نێنی ئەیفرۆشنەوە بە کەسێکی تر جاگەر بێت و ئەمە باسی وت کروتی لەسەر ژمارەی مۆبایل بێت بەڵام ئەی چی بکەم ئەگەر بۆ نمونە ئەو ژمارەی مۆبایلە ئێستا فرۆشرا بێتەوە بە کەسێکی تر ئەو کەسەش نەداتەوە ئەمە گەورەترین کێشەیە کە تا ئێستا بەردەوامە بەداخەوە ئەوە چیتان بۆ کردووە هیچ شتێک هەیە بە کورتی پێمان بڵێ بە تەکید ئەگەر ئەتوو هەموو دەم زەخت لێک شتی دەکەم و یەک خاڵیت کە هەیە دانانی ئیمێل کە هەموو دەم فێرکاری دادنێم شێوازی دانانی ئیمێل چۆن بتانی ئیمێل دابنێت چۆن بتانی ئیمێل دابنێت سەر ئەکاونتەکانتان ئیمێل یەکێکە لەو ڕێگانێت کە دەتانی کۆنتاکت لەگەر شەریکەکان بکەیت ینی ئەگەر سناپچات هەبی دەتانی لە ڕێگای ئیمێلەکەتەوە زۆر بە ئاسانی تەلەگەریەکە کاتبینەکانی سناپچات بکەیت ئەگەر ڕقم مۆبایلەکەت بزر کردوی زۆر نۆرمالە لە ڕێگەی ئیمێل داوا دەکەی ڕقم مۆبایلەکەت یان ئەوە تا لە بۆت لا دەبن یان ئەوە تا لە بۆت دەگۆڕن هەموو دەم ئەگەر ئەکاونتەکانتان ئیمێڵی لەسەر نیە تکە ئیمێل دابنێنە سەر ئەکاونتەکانتان لۆی تووشی هیچ زەرەر و زیانێک نەبنەوە ئەو خاڵانی کە باسم کرد بەس جێبەجێ بکەن بە هیچ شێوازێکی زۆر باش دەست خۆشکاک زیزۆ ئەوەی کە هاژە گوتی بەڕاستی خاڵێکی زۆر زۆر گرنگ و کەبیری هێنامەوە شانی ئەوەیە کە
وەزارەتی تایبەتمەند کە وەزارەتی گواستنەوە گەیاندنە لەگەڵ کۆمپانیاکان قسە بکە و هۆشداریان پێ بدا کە بە هیچ شێوازێک ئەمە قابلی قبول نییە. من مۆبایل سیمکارتێکم هەیە، ئەم سیمکارتم لەسەر هەندێکە من بووە یاخود وحدەی مۆبایلم داخل نەکردووە، تۆ سیمکارتەکەی من ڕدەگری، سیمکارتەکە بە نوێی داخلی بازار دەکەی و لە کاتێکدا من زۆربەی پلتفۆرمەکانم هەمووی لەسەر ئەو ژمارە مۆبایلە داناوە. ئەمە زۆر کێشە ئێستا کەیسی زۆر قورس هەیە لەسەر ئەو بابەت. هاژە شتێکی دیکە با کۆمپانیەکان زۆر بە سادەی نەیداتەوە، بەڵام کەسێک کە دەیسەلمێنی بۆت ئەم سیمکارتەکی خۆیەتی دەیخۆی ئەکتیڤی بکاتەوە، هیچ قابلی ئەوە نییە بەڕاستیەت و بچی سیمکارتەکە بفرۆشە بە تایبەت ئەو ژمارانەی کە جوانن لە پێناو ئەوەی تۆ بە $100 $200 زیاتر بفرۆشەوە. زۆر سوپاس کاکە زیزۆ، دەستەکانت خۆش زۆر خۆشحاڵ دووبارە سوپاس لە بۆ کوردستان بیستار، زۆر سوپاس لە بۆ بەڕێزیشتان بە هیوار ڕۆژێک. زۆر سوپاس، خۆشحاڵ بووین.